بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێژیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوانێ. ئەمڕۆژ باسێک لە کۆتایەتنی یارەکانی مەفتەی خولەکانی ئەوروپا دەکەین بە پێی تواناتی شک دەخینە سەر گرنگترین ئەنجامەکانی دوێنێ و سپەی و دووسپەیش کۆتاییری قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ ئەنجامەدرێت کە چەند یاریکی گرنگ و چارەنووسسازمان هەیە بۆ ڕکابەری گەشتنی یانەکان بە قۆناغی دووەمی چامپیۆنز لیگ و هەنێ یاریشمانەیە کە تایبەتە بێ بە گەشتنی تیپەکان بە پاڵەوانەتی یۆرۆلیگ کامانە کۆمەڵە یاری تایبەتمەند دەبن کە ئەنجام دەدرێن لە یاریەکانی سپەی و دووسپەی. بەپێی وردبوونەوە لە ئەنجامەکانی دوێنێ بەپێی گرنگی ئەنجامەکان بەپێی تایبەتمەندی یاریەکان یەکەم یاری کە دەمەوێت هەڵوێستەی لە سەرکەم یاری نێوان بەرشەلۆنە و جیرۆنایە. لە هەفتەی ڕابردوو لە دەرەوەی یاریگا ستایلی بەرنامەکەمان بۆ جۆرە بەڕێوە برد، کامیانە شایانی ستایشکردنە و کامیانە شایانی ڕەخنە لێگرتنە و لە نێو بابەتەکاندا یانەیەکمان لە یاد کرد کەوی ژیانەی جیرۆنا بوو. بەس با من ڕازگۆ بم لەگەڵتانە، ڕازگۆ بم لەگەڵ بینەری خۆمانە، لەبەری تۆ ناکرێت بینەری تیپێک نەبی بیدانیشی لەسەر شاشەکان و قسەی لەسەرکەی. من تا شەوی ڕابردوو سەیری 90 خولەکی جیرۆنام نەکردو، هیچ یاریەک 90 خولەکی جیرۆنام نەبینیەوە. دوێنێ شەویش ینی تقریبان 15 خولەکێکیم لەدەست چوو بە بۆی کە گەشتی هەواڵمە بوو، بەڵام تەواوی یارەکە کە سەیرم کردوتوانێ و کە بینیمە جیرۆنا کە ئەمە یەکەم یاری 90 خولەکیم بۆ بە تاوی سەیری جیرۆناکەم. پێم وایە غەدرێکی زۆر گەورەمان لە جیرۆنا کرد و پێم وایە کە ناقێکی زۆر گەورەمان بەرامبەر بە جیرۆنا کردووە کە باسمان نەکردووە. لە چ شتێکە ناقی کراوە یاخود لە چ شتێکە کەوەی کە ئێوە دیقەت بدەن بەڕاستی ئەوەی جیرۆنا کردی شەوی ڕابردوو یەک یاری 90 خولەکی بوو. ئەم باسی لەو بۆ ناگەم جیرۆنا لە تۆ بکەم بەمان سەرسیتی لێ بکەم بە ڕیاڵ مەدید، نە، باسی یاریکی 90 خولەکی بۆکەم کە ئەمە یەکەم 90 خولەکی تەواو من سەری جیرۆنام کردو. ئەوەی جیرۆنا پێشکەشی کرد مانچستەر سیتی بوو، ئەوەی جیرۆنا پێشکەشی کرد بەرشەلۆنەی ساڵی 2009 بوو، ئەوەی جیرۆنا پێشکەشی کرد یەکەم وەرزی هانس فلێک بوو لەگەڵ بایرن میونخ. لە تەکتیک، لە تەکنیکی یاریزان، لە دابەشبوونی یاریزانەکان، لە دابەشبوونی نێو یاریگا، لە تۆپ و بێتۆپ کە هەمووان لەلایەن میشێلی ڕایەنەرەوانێ سەرپەرشتی کرابوون. هەنی بەڕاستی شتێک نییە لەوەی کە تۆ دانیشی جوان خاڵە بەهێزەکانی جیرۆنا نمایشکەی. ئەها باشتێکی تر بڵێینەوانێ، ئێمە زۆر باسی بۆ نمونە گواردیۆلاکەین، ڕایەنەرێکی وا پێرفێکتە، وا تەکتیکیە، وا تەکنیکیە، وا وایە، وا وایە، وا وایە. باشە، زۆر باسی کڵۆپەکەین، ڕاهێنەرێکی بەسەبرە و ڕایەنەرێکە وا یاریزان دروستەکە، وا فشارە خاتە سەرتیپی ڕکابەر یاریکردنی بە فشاری بەرز بەم جۆرە ڕوبەڕوو دەبێتەوانێ. ئەمە شار باش. تۆ خێڵمانەیە لایەنێکی بەرگریە مۆرینۆ دەستکەوتی گەورەی هەبوو، ئەمە وا بووە، ئەمە وا بووە. کارلۆ ئەنچلۆتی خۆم کە لە چەندین بەرنامەیە باسم کردووە، ئەمەی کردووە پلانەکەی بەم جۆرە بۆ و یاریزانەی پێگەیاندووە، ئەمەی وا لێ کردووە، ئەمەی وا لێ کردووە، ئەمەی وا لێ کردووە. زۆرمان باسی ئەم ڕایەنەرانە کردووە. بەڵێ ئەمانە ڕایەنەری گەورە نێمە باسی گەورەمان کردو، ئیشی گەورەیمان کردووە. بەڵام بەڕاستی ئەگەر تۆ بتەوێ باس لە ڕاهێنەر بکەی، ئەگەر تۆ بتەوێ باز لە جێدەستی ڕاهێنەر بکەی، لەوەی کۆی گشتی من هەموو جارە پێم وتومە هەموو ئەو پلانانەی ڕاهێنەر دایدەنێت لە 115 کاراسانیە بۆ یاریکردنی یاریزان، 185ەکەی یاریزان لە یاریگا جێبەجێیەکان. بەس ئەگەر ئەتەوێت جێدەستی ڕاهێنەر ببینی، ئەگەر ئەتەوێت تۆ بەرەو پێشچوونی تیپێک لەسەر دەستی ڕاهێنەرا بینی، پێویستەکە سەیری جیرۆناکەی. کاری سەرکەوتوو، ڕاهێنانی سەرکەوتوو ئەوەیە کە میشێڵێکە. ڕاستە گواردیۆلا و ئانچیلۆتی و کڵۆپ و هەمۆم ڕانەرانە دەستکەوتیانە بۆ لەگەڵ تیپەکانی خۆیانە. خۆمەرج نییە جیرۆنا دەوریش بەرێتەوانێ، بەڵام کارەکەی میشێڵ شایانی ڕێزە.
ئەو کاری میشێڵ بە میاریزانانەوە دەیکە باوەڕم پێ بکە من بە یەقینیم قسەیەکەم لی بەرپرسیارم ئێستا ئانچیلۆتی دڵخواستنی ڕانەر نییە لای من باشترین ڕانەر نییە بیکە بە ڕانەری جیرۆنا ناتوانێت واسە بە جیرۆنا پێشکەش بکە گواردیۆلا بێنە کلۆب بێنە مۆرینۆ بێنە هەچ کەسی پێێنی ناتوانێت یاریە بە جیرۆنا بکە بەڕاستی میشێڵ ئەو ڕازانەوەیە ئەو شێوازی یاریکردنی بەم تیپەی کاتێکەڵەیەکی یاریزانی لاو بە ئەزمون سێریکە ئەزمموی داوە بە هێڵی بەرگری بە کێ بە گارسیا لوپێز و دالی بلندی هۆڵندی ئەزمموی یاوە بەچی بە دالی بلند و لوپێس و گازانی خاکە لە پریمەرلیگە یاری کردووە ئێری گارسیا ئەمانە پارێزگاری لە تۆڕی گۆڵەکەی جیرۆناکرد کەواتە لە ڕووی لایانی بەرگریەوانێ پشتی بە ئەزمون بەستووە لەم تیپەیە پشتی بە ئەزمون بەستووە یاریزانەی کە ئەزمونێکی زۆریانەیە کە دەزانن چۆن مامەڵە بکەن لە هێڵی ناوەندا پشتی بە یاریزانە لاوەکان بەستووە کۆتوو میگەل گۆتیرێس یعنی یاریزانەکانی تر بەجددی دابەشبوونێکی زۆر جوان لە ناوم تیپە ینی کۆی گشتی تەمەنی ناوەندی وەربگرێت 22 ساڵ 23 ساڵ لە جیرۆنا و هێڵی یاریشبردنیش بە سەرکردایەتی دۆڤبیک چەند یاریکیش کە کریستیان سوانی 37 ساڵ 38 ساڵ بەشداری یاریەکانەکە و سالڤێ بەرازیلی یعنی سەیری کە تێکەڵەیەکی یاریزانی لاو لەگەڵ یاریزانی بازمون ئەرکە تەکتیکیەکان لە ڕووی لە تۆپلابوون و وەرگرتنەوەی تۆپ بە یاریزانی لاوەکرێ ئەمە بەسیترین کاری میشێڵەکە کردوێتی کە من تۆپم لە دەستدا بۆ تیپی ڕکابەر چۆن تۆپ وەرەگرمەوانێ چۆن تۆ بۆ وەرەگرم ئەمە بە یاریزانێکی 35 ساڵ ناکرێت بە یاریزانێکی 32 ساڵ ناکرێت بە یاریزانێکی 33 ساڵ ناکرێت نە بە یاریزانی 20 ساڵ 21 ساڵ 22 ساڵ 24 ساڵ 25 ساڵ ئەم یاریزانانە نەشات و وزەیەکیان تایە دەتوانن کە تۆپیان لە دەستدا ڕاستەوخۆ تۆپ وەربگرنەوانێ بتوان تۆپەکە بێنەوە لای خۆیان وەکە تۆپیشیان وەرگرت لە هاتووی توانایەکیان تایە بە جۆرێکن ماندوو نابن بۆیە ئەرکەکە دەدات بەم یاریزانە ئەمە تەوزیفی ڕایەنەرە ئەمە ڕایەنەرە ئیش لەسەر ئەماکە زۆر ژیرانە میشێڵەمەی داڕشتووە بەڵام بە ئەزمون بەرگری یەکەم ئەوەی تر بە پلان بە تەکتیک وەسوود لە تەکنیکی یاریزانەکانم وەرەگرم بەو جۆرەی کە هەیە ئەمە وەکو دابەشبوونی ئەم تیپە لە نێو یاریگادا بەس ینی مهمترین خاڵی جیرۆنا لە ستایلی یاریکردنا ینی بەجددی ستایل یاریکردنەکەی تر تۆپیێڵی کوڕە شامیلە تۆپیێڵی تیکی تاکە ینی تێکەڵێکی تۆ لەگەڵ تۆتال فوتبۆڵە یان بەڕاستی هەموو جوانیشی تەطبیق کرد هەمووی کۆ کردبووانە شەوی ڕابردوو لەوەی من پێ دەڵێم ئەم نەوەت خولەکەم بینەوە من باسی ئەم نەوەت خولەکە و بۆکەم خۆ بەدەستەوە نەدان لە یاریەکانە کە ئەمە گرینتای ئیتالیەکانە ئەم شەو ئەوش لە جیرۆنایە هەبوو هەر ئەو خۆ بەدەستەوە نەدانە کە ئەو ڕۆحیەتی یاریکردنە ئەو جەنگاوەریە کە هەیە پێوتێ گرینتای ئیتالیەکان ئەم شەو ئەوش لە جیرۆنایە بوونی هەبوو تۆ دیقەت بدە من کە گۆڵی یەکەمیان کرد جیرۆنا پاش گۆڵەکە لیڤاندۆڤسکی وتم ڕووخاتی پەکە تم تاوە جیرۆنای تێ بێ خۆی با بەدەستە پاو بکە زۆر بەهێزتر دەرکەوتن جێمی دوم کە دەستی پێکرد خۆدانزان لە جێمی دومدا 15 خولێکی سەرەتا بەرشلۆنە زۆر باش دەرکەوت سایتەرێکی باشی کرد من لە بڕوانە وتمتر جیرۆنا تاوە بەرەوە هاتنە دواوە بێ و بۆ یەکسانی ڕەنگە یاریکە بەڵام لە دوای خولێکی شەست جیرۆنا تموحی زیاتر بوو لە بەرشەلۆنە جیرۆنا جەریتر بوو لە بەرشلۆنە جیرۆنا زیاتر پێش دەکەوت تا بەرشەلۆنە ئەمە پێدەوترێت ئامادەکردنی تیپ ئەو ڕۆحیەتە بۆ ڕاهێنەر ئەگەڕێتەوە ئەو دابەشبوونی یاریزانانە بۆ ڕاهێنەر ئەگەڕێتەوانێ ئەو پلان و شێواز یاریکردنە بۆ ڕانەر ئەگەڕێتەوە ئەو ڕۆحیەتەی یاریزانەکان بۆ ڕانەر ئەگەڕێتەوە ئەو دیاریکردنی دەستنیشانکردنی یاریزانە بۆ ڕانەر ئەگەڕێتەوە ئەمە شایانی ستایشکردنە ئەمە شایانی ستایشکردنە لە لای من نۆک و قەناعەتی خۆم ڕاستە بردنەوەی چامپیۆنز لیگ گەورەیە بردنەوەی دەوری گەورەیە بەڵام بردنەوەی دەوری لەلایەن لیستەر سیتی ئەوانەیە خولی ئینگلیزی لەلایەن لیستەر سیتی ئەوانێ لە هەموو نازناوێکی کارلۆ ئەنچیلۆتیم پێ گەورەترە وەکو قەناعەت وەکوی کێ بۆ
لەبەری بە تیپێکی لاوەمەی کرد جیرۆنا گەرم ساڵ بەم جۆرە بەردەوام بێ و دەوریش نەبە باوەڕ بکەن ینی ئەم میشێڵە هەچی کەمتر نییە لەو ڕانەرانەی تر فەرقەکەی ئەوەیە بۆ نمونە کارلۆ ئەنچیلۆتی ڤینیسیۆس و بێلینگام و ئەو یاریزانانەی پێوڕانەری ڕیاڵ مەدریدە ئەم ڕانەری جیرۆنە گواردیۆلا مانچستەر سیتی و هالاند دۆمانەی پێ ئەم ڕانەری جیرۆنە ئەگنا وەکو ڕانەری وەکو توانە ئەم نەوەت خولەکە میشەڵ کامڵبوونی تیپێکی کامڵی نیشاندەی وەکە ڕاهێنەرێکی کامڵی نیشاندەی هێندە سەرسوڕێنەر بوو لە کارەکانە طبعاً لە تەجروبەی کاری ڕانانی میشێڵە منەوەی کە ینی سێرێکم کردووە تاوانەوە پری من پێ دەڵێم جیرۆنا بۆ من نامۆ بوو لەبەرەوەی لە ئەمە باسی ئەستۆن ڤێلامان کرد باسی لیڤەرکوزنمان کرد باسی ئەم تیپانەکەین پس بەڕاستی من جیرۆنا هەرگیز تەسەوڕیەوەم نەکردووە ئەم ئاستە پێشکەش بکات مەڵێن بەرشەلۆنە خراپ بۆ دوێنێشەوە بەرشەلۆنە یاریکی زۆر باشی کرد چاوی و تیپەکەی ئەوەی لە توانایان نابوو پێشکەشیان کرد ئەوەی هەلی گۆڵ بێ دروستیان کرد ئەوەی مەحاولە بێ کردیان بە باڵەکانیەوە بە هێرشبەری سەرڕمیەوە بە ناوەندەکانیەوە ئەوەی وەستانی بەرگری بێ یاریزانەکان کردیان بە کانسیلۆ بە ئاراوخۆ بە کۆندیەوە بە کریستینسنەوە یعنی هەموو بابەتێکیان کرد بەڵام جیرۆنا لەوان ژیرتر بوون لەوان لێهاتووتر بوون لەوان سەرکەوتوتر بوون لەوان ڕۆحێتیان زیاتر بوو بۆیە سەرکەوتنیانەنا خراپی بەرشەلۆنە نەبوو بەهێزی جیرۆنا بوو چونکە شەوی ڕابردوو یاریە بوو دوو تیپی بەهێز دوو تیپی چاونەترز ڕوبەڕوو یەک بوونەوە لەبەرەوەی بەرشەلۆنەش باسێکی زۆر بەرز دەرکەوت بەڵام جیرۆنا تۆپەکانی زیاتر بۆ خۆی استیغلال کرد میشێڵ تەمان چێکە لەو یاریزانانەی کە یاریزانی ڕایۆ ڤالیکانۆ بووە و پاش وازێنانی لە تەمەنی 36 ساڵی لە یاریکردن دەبێتە ڕانەری لاوانی ڕایۆ ڤالیکانۆ دوو ئینجازی دیکەی لە بواری ڕاهێنانە هەیە واتام ڕانەرە بە سادەی نهاتوەتە ئێرە تەجروبەیەکیە لە بواری ڕانانە ڕایۆ ڤالیکانۆی لە ساڵی 2007 بۆ 2010 بە پلەی یەکەم سەرخستۆتەوە خولی پلەیەکی ئیسپانیا کامە دەستکەوتێکی تایبەتمەندە وە کاتێک جیرۆنا دادەبەزێتە خولی پلە دووی ئیسپانیا گرێبەست لەگەڵ ئەم ڕانەرە واژوەکرێ بۆ یەک وەرز دواتر دەتوانێت جیرۆناش بخاتەوە پلەیەک و دواتر بۆ وەرزێکی تر بۆی درێژەکرێتەوە لە پلەیەکە کە پار پلەی دەیمی بەدەستێنان بەس ئەم ساڵ ئاسێکی سەرسوڕێنەر و بێوێنە پێشکەشەکە ڕەنگە دارمانە بێت لەبەروی من نازام یاریزانەیە دەگەکانی بۆ جۆرە من پێ دەڵێم سەرەکیەکانی ئەمە یەکەم یاریم بوو کە نەوەت خولێک بیان بینم جا نازانم یێدەگەکانی چۆنە بەڵام من کە باسی ئەو نەوەت خولەکەی بەرشۆنەوە بۆ بکەم بەڕاستی جیرۆنا پامێکی توندی پێگەیاندین و جیرۆنا تیپێکی ناوازەی پێشکەشکردین بەڕاستی من کۆی گشتی ڕانەر ئەلەمەی میچیە لابینم نەک لە دەستکەوتی گەورە و لە ڕانەری گەورە سەر ڕای خۆشەویستیم بۆ ڕانەرەی کە خۆم تایبەتمەند دەلام بەڵام ئەمە بواری ڕانانە ئەمە کاری ڕانانە بە دیوە واقعەکەی تۆپی پێ کە ئەو کارە ناوازەیە بوو کە میچێڵ ئەنجامی دا تاوان سەبارەت بە بەرشەلۆنە ئەگەرمانوێ قسەیە بکەین کێشەی بەرشەلۆنە دابەشبوونی بۆ چوونەکانە بەسەر دووبەرەدا بەرەیە پێی وایە پێکهاتەی بەرشەلۆنە بەهێزترینە سەرجەم یاریزانەکان پەرفێکت بەرەیەک پێی وایە یاریزانەکانی بەرشەلۆنە پێرفێکت نین و لە ڕووی هونەریەوە چاوی کێشەی نییە بەڵام ئەم بەرەی ترەڵێن چاوی کێشەی هەیە لەگەڵ بەرشەلۆنە پێگایارەزانەکانی بەرشۆنە عیبی نییە بەس ئەگەر لە ڕووی واقعی یاریەکەەوە سیری بکەین لە ڕووی تەکتیکیەوە بەرشۆنە شەوی ڕابردوو کێشەی نەبوو کۆنتترۆلی تۆپەڵی لە زۆربەی کاتی یارەکان کۆنتترۆلی تۆپی باش بوو هەلی گۆڵ دروستکردنەڵی لە زۆرنی کاتەکان هەلی زۆری گۆڵی دروست دەکرد لە ڕووی جوڵەی یاریزانەیە دەگەکانەڵی یاماڵی خستەنەوە فێرانتۆرەسی خستەناوانێ بەڵێ جوڵەیەک و حیوێتێکیان نابارەکە جوڵیان هەبوو لە ڕووی هەل لە دەستدانەوەڵی ئەو یاریزان لی بەرپرسە لە ڕووی هەڵی بەرگری کارەوەڵی ئەو یاریزان لی بەرپرسە ئینفراد لەسەر بەرشەلۆنە دروستە بێ هەڵی یاریزانەکانی بەرشۆنێ هەڵی چاوی نییە تۆ دانیشتووی
ینی گۆڵی بەرامبەرێ ناوە تۆ باسانی گۆڵی دومیش لەسەر تۆمارەکرێ بەرگری کارێکی باڵیەت بەم جۆرە یاری پێ دەکات و تۆپ دەخاتە گۆڵەوە هەڵی چاوی لێرەیان نییە ئاراوخۆ و کۆندی دانیشتون تۆپ بەم جۆرە لە دەستێن لەگەڵ ڤالێریا هەڵی چاوی نییە لەبەرەوەی چاوی کارەکەی خۆی کردووە بەڵام واقع من وەکو لایانی یارەکە بۆ باسەکەم بەڵێ گۆڕینی ئامانج لە بەرشلۆنەیان دەبێت بەڵێ سەبر و ئارامی لەسەر چاوی زۆر گیراوە بەڵام وەک هەمیشە من پێ دەڵێمەوە ئەم قسەیەکەمە من بۆچی پاڵپشتی چاوی دەکەم لە ئەوەی کە کاری باشی بۆ بەرشلۆنە کردووە لەبەرەوەی من لەگەڵ مێشتی خۆمان زۆر تاوتوی بابەتەکەم کردووە ئەگەر واقعیەتی دروستبوونی بەرشەلۆنە دەوێتەوانێ بەرشەلۆنەکەی میسی دڵنیابە لەوەی کە کێشە لە بیرکردنەوە خوێندنەوەی توایە بۆ بەرشلۆنە چونکە من نابینیتەوە ئەمە چەند کەڕەت لە بەرنامەیان قسەم کردوێتەوە و ساڵی 2010 کە بەرنامەیەکمان کرد لەسەر بەرشلۆنەوە سوورم لەسەرم قسەی خۆم جارێکی تری ژێڵێمەوە کە ڕەنگە زۆر هاوڕێش پێی ناخۆش بێ بەرشەلۆنە یانەیەکی گەورەی تۆپی پێ نەبووە بەرشەلۆنە یانەیەکی گەورەی تۆپی پێ نەبووە لاپۆرتا و ڕیکارد و ڕۆناڵدینۆ و مەسی و گواردیۆلا و چاوی بەرشەلۆنەیان گەورە کرد بەرشەلۆنەیان هێنایە حاسی گەورەکانی گیانەوە ئەها نۆتینگام فۆرست ئەڵێن 2 ساڵ لەسەر یەک چامپیۆنز لیگی بردووە ئەستۆن ڤیلا چامپیۆنز لیگی بردووە زۆر کەس باسی ئەرسناڵەکە کاڵێ ئەڵێ بابا ئەرسناڵ مێژوو ئەستۆن ڤیلاکەی کاکە ئەستۆن ڤیلا مێژووی ترە تا ئەرسیناڵ بەس ئەمە سەردەمە ئەڕوا بەرشەلۆنە بەم جۆراتوە بەڵام ماوەکەی بەرشۆنە زۆرتری خان مێسی کە هاتە سەرم ڕیتمی بەرشۆنە کە وەریگرت بەرشەلۆنەی گەیان لەیانەیەکی جیهانی بەرشەلۆنەی عیملاقتر کرد هەر قسوورم لەسەرم قسەی خۆم بەرشەلۆنە بەم جۆرە بووە ریزی یەکێ لەیانە گەورەکانێکدا بەرشەلۆنە و گەورەیە نییە لە تۆپی پێ بەرشەلۆنە نە میلانە نە بایرن میونیخە نە مانچستەر یونایتدە نە لێڤەرپوڵە نە ڕیاڵ مەدریدە باشە بەڵام ئەم 20 ساڵەی ڕابردوو بەرشەلۆنە زووتوانێ خۆی تۆ سیرکە پێشتر لە ساڵی چەندەوە چامپیۆنز لیگەیە بەرشۆنە ساڵی 92 یەکەم چامپیۆنز لیگی بردووە دوای ئەوە لە سەردەمی ڕۆناڵدینۆ و ڕیکاردانێ ئەنجە سەردەمی زێڕینی بەرشۆنە کە گواردیۆلا و مێسی بە دوای هاو تەواو بەرشەلۆنە بوو بەیانەیەکی جیهانی بەڵام ئەمە بۆ فترەیەکی خۆی بوو زۆر قورسە بەرشۆنێ سەبگەڕێتەوە سەردەمە بۆیە من پێم وایە کارەکانی چاوی لەگەڵ بەرشلۆنە تەواو دروستە بەرشەلۆنە ئەوەیە کە هەیە ناتوانێت زیاتر بێت ئەم پێگاتەی بەرشەلۆنە هەر ئەمە ئەتوانێت ناتوانێت زیاتر ناتوانێت زیاتر بەرەو پێش بچێ ئەمە قەناعەتی منە دێمە لای بەشێ لە کۆمنتەکان باش بەر لەوەی بچمە سەر پریمەر لیگ گە پرسیارێکی تایبەت داتبێ حەز دەکەم وەڵامی بدەمەوە سڵاو بۆی بەڕێز و خۆشەویست کاگەرسەران لە دیفاعی بەرشلۆنە سفرە تیکی تاکا بەبان چاو ڕۆحیەت لە بەرشلۆنە نییە ڕانەر دوور خەنەوە کێشەکان چارەسەر بەخوا کاگرێبەر کێشەی بەرشلۆنە ڕانەر نییە ئە پێشترەوە کومان و چیکی سیتین و ئەو ڤالڤێردی و نەما ئەو سەردەمەی بەرشەلۆنە نەما لە مواقعە تێبگەن نەما یعنی خۆ 5 ساڵی کۆتایی میسیش لە بەرشەلۆنەیە بوو بەڵام تەواو میسیش تەمەنی سەرکەوت بوو ئەو هێز و توانایی کە مێسی لە ڕابردووە پێشکەشیەکرد نی دەتوانی پێشکەشی بەرشلۆنەیکە بۆیە بەرشەلۆنە تەواو ئەچێتەوە وردە وردە بۆ قاوغەکەی خۆی ئەچێتەوە ئاست و توانای خۆی ئەمە واقعەتێکە لەسەر بەرشلۆنە بەڕاستی جیرۆناسێکی ناوازەی پێشکەش کرد داوای دوورخستنەوەی تۆ خێڵەکرێ کاکە ڕزگارە لەڵێ چاوی ناتوانێت ستایلی قژی بگۆڕێ جاوەرە بەرشلۆنە بگۆڕێ بڕوا بکە کێشە بەرش چاوی نییە باوەڕ بکە هیچ کێشەیەک لە چاویان نیە بەرشەلۆنە ئەوەیە کە هەیە ئەمە واقعی بەرشلۆنەیە بۆ 2 ساڵی داهاتوو بەم جۆرە چاوەڕێک وڵای کاگازاد بەرشلۆنە بە تەکتیکی
هیچ هەڵەیەکی نەکردووە لە ڕووی ئەوەی کە هەیە مواجهەی تاگەکەسی یاریزانەکان بۆ هونەری یاریزانەکانی جیرۆنا سەرکەوتوو بوو. کاگەڵمەت مروری زەمن پەلەمەکە لە مانگی دووسێەوە دەرەکەوێت سە واقعەکەی سە پێمانەڵێ لیڤەرکوزن و جیرۆنا بە تەمان ببن بە لیستەر سیتیەکەی ڕانێری بەڵامەوە لە مانگی دووسێە بە تەواوی دەردەکەوێت. مانسیتیاسی چۆن بووە سە دەچمە سەر پریمەر لیگ کاگماز ئەڵێ جیرۆنا چاوقایم و بوێرانە یاریانە کرد لەمان کا دەحسابیان بۆ تیپی بەرامبەر کرد بوو زۆر ڕاستە. ئەوە کاکە سەرۆرەڵێ من با بەو نەسەنێڵم بە هاتنی ڕۆناڵدینۆ بەرشۆن لە دەستی پێکرد و بە ڕۆشنی میسی کۆتایی پێیاو. سوپاس بۆ هاوڕێیانی ئەزیز. کاکسیامەند دەڵێ خۆزگەمە خواست بەرشۆنە لە پریمەر لیگ بووە. بەشێکی تر لە هاوڕێیان دەڵێن لە ئەستۆی مودەڕی بە سوپاسی دەستخۆشیەکانتانەکەم و سوپاسی ئەوشەکەم کە گلەیی هەیە. سەبارەت بە تۆماس تۆخێڵ وازەحە لای من بۆ من هەرگیز تۆخێڵم پێڕانەرێکی گەورە نەبووە و ئەنجامەشی لە چێلسیە نای هەر من پێم ئەنجامێکی مفاجئە وەکو چۆن شیکاریم بۆ دەستکەوتەکەی تۆخێڵ بۆ کردوون و تومە بەراوردیکەنەوە بە دیماتیۆ کە ساڵی 2012 چامپیۆنزیگی بۆ چێلسی برد بەرشەلۆنەکەی گواردیۆلای دابەزێویدا لە ناو کامنۆ کە لەوە ئینجازی گەورەتر نییە لە فوتبۆڵە بەڵام شتێکی مفاجئ بوو. تۆخێڵی ژەو بردنەی نازناوی چامپیۆنزیگەی چێلسی شتێکی مفاجئ بوو. بایرن هەموو شتێکی لەبەردەستە هەموو شتێکی هەیە خاوەنی هەموو شتێکە لەبەرەوە بێ هەموو شتێکیش بەدەست بێنێ ئەبێ هەموو شتێک بەدەست بێنێ. بردننی نازناو بۆ بایرن باوەڕ بکەن ئینجازی گەورە نییە. چامپیۆنزیک بەڵێ ئەگەر تۆ بتوانین 2 ساڵ لە سەرێک چامپیۆنزیک بەریتوانێت دەستکەوتێکی گەورەی بۆ بایرن بەس بەخوا پێگاتەی بایرن هێندە بەهێزە بە 1 ساڵ بردننی چامپیۆنزیک نابێتە دەستکەوتێکی گەورە بوو. هێندە پێگاتەکەی بەهێز هێندە کارگەڕێکی ئارامیان هەیە هێندە کارگەڕێکی مستەقڕیان هەیە لە بایرنا هیچ کێشەیەک نییە بەڵکو خۆ بەرپرسیاری کە دەستکەوتنێنی. بەڵام ئەوتا وەرزەسی پێکردووە پلەی دووەمی بۆنزلیگای لە لیگە پوکەڵیش ماڵاوای کرۆوە تا هەر وەرزەکە دەستی پێکردو تۆ نازناوێکە لە دەستداوە سەرەتای وەرزیش سوپەری ئەڵمانی و لە دەستداوە. بایرن هێشتا بێن ناحەقیەکەی جولیان ناگلیسمان قەرەبوو بکاتەوانێ بۆ جۆرە نەبێ زۆر قورسە بایرن بارودۆخی بۆ جۆرێک بێتەوە. بەڵێ ئەنجامەکانی بایرن ڕاستەوخۆ خودی تۆماس تۆخێڵ لەی بەرپرسیارن هیچ قسەیەکی تر هەڵناگرێ. بەرامبەر بە فرانکفۆرتیش فرانکفۆرت دەمەی یەکەم جار و دووەم جاری نییە هەمیشە بەرامبەر بە بایرن بۆ پەڕی غروریەت بۆ پەڕی ئازبەرزی بۆ پەڕی شکۆڕ ڕوبەڕووی بایرن نەبێتەوە مە چەندین جاریشە تووشی ئەنجامە چاڕوانەکرانەوەیەکە و پێشتریش گلادباغ بامان شێوە ئەنجامە قورسانە تووشی بایرنەکە بۆ شتێکی چاڕوانەکراوە. ئەگەر بووە سینەم چەند خولەکەی کۆتایی قسەیەک لەسەر پریمەر لیگ بکەین یاخود پێش هەموو شتێک حەزەکەم بە دێڕێک باس لە ڕۆما بکەم. ڕۆما شەوی ڕابردوو و خاڵی بەدەستیەنا زۆر گرنگ بوو هاوشێوەی تۆمارکردنی سەرکەوتنێک بوو چونکە خۆتان نەزانن ڕۆما 2 کارتی سووری بە ڕوودا بەرزکرا بەڵام پارێزگاری لەوە کردو بە خاڵێکەوە یاریگای بەجێشت. ئەوەی گرنگە بۆ مۆرینۆ بۆ ڕۆما لە مۆرزا گەشتنە بە چامپیۆنز لیگ. ئەمە هێندەی بردننی نازناوی خولی ئیتالی بۆ خودی مۆرینۆ گرنگ دەبێت و پێم وایە مۆرینۆ هەموو ئامانجەکانی ڕۆما لەم خاڵەدا دەپێچێت لە 3 ساڵ کارکردنیە نازناوێکی ئەوروپی بۆ تیپەکە بردەوە گەیاندە پاڵاوانتێکی دیکەی ئەوروپا بۆ یاری کۆتایی و لە هەمووی گرنگتر تیپەکە دەگەینێتەوە چامپیۆنز لیگ. ئەمە تەواوی کارەکانی مۆرینۆ لەگەڵ ڕۆمایە دەردەخات. بەڵام پرێمەر لیگ ئەوەی کە دوێنێ تایبەتمەند بوو لە پرێمەر لیگا گەڕانەوەی 2 تیپی گەورە بوون کە لە چەندیاری ڕابردوودا لە تۆمارکردنی سەرکەوتن بێبەش بوون کە یەکەمیان مانچستەر سیتی هەڵگری سێنازناوی ساڵەکانی ڕابردوو یاخود هەڵگری 3 ساڵی ڕابردووی نازناوی پرێمەر لیگ. دومینی شانیانەی تۆتنام بوو بە ڕانەرایەتی ئانجی پۆستیکۆگلۆ. سەرباقی هەموو شکستەکان سەرباقی هەموو ئەنجامانەی بەدەستیەنان بەڕاستی تۆتنهامیش تیپێکە شانی ستایشکردنە. بەڕاستی تۆتنام تیپێکە کە ئەمساڵ هەموو جوانێکی تۆپی پێی لە خۆی داکۆ کردوێتەوە.
من بڕوام نەبوو دوای مادیسۆن تۆتنام بتوانێت بەم ئاستەوە بەردەوام بێ خودەم ڕێتمی یاریکردنی تێک بچێت بۆ پاش ڤاندیفین و پاژۆ پێکانەی ڕوبەڕووی هاتەوە بەڵام باوەڕ بکەن تۆتنهام ئەم ساڵ هەچ یاریزانێکی یاری کرد بێ لە ڕێتمی یاریکردنی خۆی لای نەداوە برایانجیلی کۆلۆسۆڤسکیت یەک ئەرکەیە لەو مەرکەزەیە سۆنیت جۆنسۆنی یەک ئەرکەیە لەو مەرکەزە بیسۆمای یاریەکەی ساری یاریەکەی هۆیبەرجی یاریەکەی لۆسیلسۆ یاریەکەی یەک ئەرکەیە لە یاریە پیدرۆپۆرۆی ئۆدۆجی دەیڤزی هەچ کەسێکی ئەرکێکە هەیە ڤاندیڤینی دەیڤزی یەک ئەرکەیە ڕۆمیۆ هەموو یاریزانەکان کارکردنی تۆتنهام ئەرکە بەپێی مەرکەزی یاریکردن لە سەر ژمارە هەشتی نێو یاریگە یاریەکەی ئەبێ ئەو ئەرکە جێبەجێکەی دەچیتە ژمارە حەوت ئەبێ و ئەرکە جێبەجێکەی دەچیتە ژمارە 11 و ئەرکە جێبەجێەکەی واتە لە تۆتنهاما و ئەرکەی پۆستیکۆگلۆ دابەشیەکە ئەرگ نییە بەسەر یاریزانەکە دابەش بکرێ ئەرکە بەسەر دابەشبوونی تەکتیکی یاریگایە کە ژمارە 1 تا 11 لە ناو ساحە دابەشبوونی یاریزانەکان هەیە هەج یاریزانێکی کە لە ژمارە 11 یاری کرد ئەو ئەرکە جێبەجێیەکەی ئەمە زۆر گرنگە لە تۆتناما کام ساڵ گۆڕانکاری لێ بەسەراتوە و لە هیچ یاریەکە تۆتنام ڕیتمی یاریکردنی خۆی لەدەستاوە و ئەمەش لە یاتووی پۆستیکۆگلۆ دەردەخاتەوانێ بۆ گواردیۆلاش پەشێک لاوڕێیان گلەییان لێ کرد دوێنێ ینی لە چەند هاوڕێکی شمپیان وتم لە لۆتنتاونی بردۆتەوە 2-1 ینی گلەییان لێ کاکە تۆ حسابی ئەوە بکە گواردیۆلا بەم هەموو نوقسانیەوە هاتووە لە لۆتنتاونە بردوێتیوانێ تۆ مێ لە سەرکەوتنەکەی گواردیۆلاکەم بکەیتوانێ پێکاتەی گواردیۆلا نوقسانە دوای سێ یەکسانی و شکستی هاتووە بۆ سەرکەوتن گەڕاوەتەوە تیپێک لە جێم یەکەما گۆڵی لەسەر تۆمار کردووە گەڕاوەتەوە ئەم گەڕانەوەی مانچستەر سیتی بەرامبەر لۆتنتاون گەڕانەوەیکی بەهێز بوو سەرکەوتنێکی گرنگ بوو زۆر گرنگە تیپەکە بەبێ گۆڵکاری یەکەمی تیپەکەشی بوو کاکە یعنی تۆ دیبرۆینی لێ دابڕاوە هالاندیشی لێ دابڕامیارێ ئێتیپەکە لە بارودۆخیشی دەرونی خراپیشە سێ یەکسانی و شکستێکی هەبووە ئێستا هاتووتە میارەی جێم یەکەمیش گۆڵێکی لێکراوە ناکرێم سەرکەوتنە بەکەم سیر بکرێ بەڵکو ئەمە ئەو لێدوانەی گواردیۆلایە و قسەی خودی گواردیۆلا خۆیەتی کە پێش دەستپێکی یارەکان وتی ڕاهێنەری باش دەبێت لە کاتە سەختەکانە بە فریای فرقەکەی بکێ دەبێت لە کاتە دژوارەکانە بێت بەهانای تیپەکەیەوانێ ڕێگەی سەرکەوتن بۆ تیپەکەی بدۆزێتوانێ بالفعل گواردیۆلا ئەمەی تەطبیق کرد گواردیۆلا ئەمەی تەطبیق کرد بۆ سەرکەوتنی مانچستەر سیتیش خاڵێکی گرنگ بوو کۆتاخاڵ کە بمێ لەسەری باسکەم پۆچتینۆ و چێلسین بەڕاستی منیش وەکو پۆچتینۆ بێهیوا بووم لەم تیپە و لە هەل لە دەستدانەکانی ئەم تیپە بەڕاستی چێلسی ئەبێ باجی تۆماس تۆخێڵ بە ئەم قسەیە کەم و لێرە و لێی بەرپرسیارم ئەبێ باجی هەڵەکانی تۆماس تۆخێڵ بە کە ئەو کات تۆت بۆیل بڕیاریدا کریستیانۆ ڕۆناڵدۆ پاش ئەوەی پێشەوەی کێشەکەی لەگەڵ تینهاگا بۆ دروست بێ و پێشەوەی تینهاگ لە مانچستەر یونایتد دەست بەکار بکە لەگەڵ دەست بەکاربوونی ڕۆناڵدۆ داوای ڕۆشتنی کردووە یەکێ لە بژاردەکان بە پێی زۆرینەی سەرچاوەکان کریستیانۆ ڕۆناڵدۆ بچواتە ڕیزەکانی چێلسی دەبێت چێلسی باجیەوە بدا کە تاوەکو ئێستا نەیتوانیوە هێرشبەرێکی سەرەڕمی باش بێنێ درۆگبا هات و ڕۆشت دوای درۆگبا کەس لە چێلسیا دروست نەبۆتەوە چێلسی پێویستی بە درۆگبایە بۆ ڕێکبوونەوە چێلسی لە ڕووی یاریکردنەوە کێشەی نییە لە ڕووی بەرگریکردنەوە کێشەی نییە لە ڕووی دابەشبوونەوە کێشەی نییە لە ڕووی هەلدروستکردنەوە کێشەی نییە بەس پێویستی بە درۆگبا پۆچتینۆش دوای یارەکە ئاماژەی بەوەدا تێمە پێویستمان بە هێرشبەرێکی سەرڕمە کێرشەکانمان کۆتای پێبێنێ و دەبێت مەرکاتوی زستانە بە بێزی بەشداریکرد چێلسی تانە بێتەوە بە خاوەنی درۆگبا منیش خەریکە تەسلیمە بم بۆی کە زۆر قورسام ساڵ بتوانێت شتێک سەوز بکات بەڵام گەڕانەوەی و کۆنکۆش ڕەنگە فريات ڕست بێ بۆ چێلسی سپەی تایبەت بە چامپیۆنز لیگ پێتانێگەمەوە تا سپەی بە خواتان ئەسپێرم خواتان لەگەڵ